الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. قيشتنا آتي فنجاو سواري سورة النور كخواي قبر لو تجدى فرمان بپیغمبر دكا صلى الله عليه وسلم كفرمان بإيمان داران كا بو اوي جیاوازی بینی ئیمانداران و منافقەکان بکرێ کە گوتمان دەرسی ڕابردوو منافقەکان کاتێک کە بانگ دەکران بۆ لای خوا بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە طبعا ئەگەر زانی بایان مەصلحەتیان لە حکمێک لە یاسایەکدایە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم دەهاتن چونکە دەیانزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاستی دەڵێت و لە حەق لا نادا و ئەگەری زانی بایان لە ڕووی دنیاییەوە قازانج ناکەن یان زەرەر دەکەن ئەوە پشتیان هەڵدەکردو بە حکمی خوا و بە حکمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕازی نەدەبوون. ئیمانداران بە پێچەوانەوە هەر کاتێک بانگ کرابانە بۆ لای خوا و بۆ لای پێغەمبەری خوا قازانجیان با لە ڕووی دنیاییەوە یا زەرەریان با دەیانگوت سەمیعنا و ئەطەعنا گوێڕایاڵین و جێبەجێشی دەکەین. جا خوای گەورە بە ئیمانداران و بە ئەوانەشی کە تا ئێستا گوێڕایاڵی فەرمانی خوا و پێغەمبەریان نەکردووە هەلێکی دیکەیان دەداتێ خوا پێیان دەڵێت قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەطیعوا الله و ئەطیعوا الرسول گوێڕایاڵی خوا بکەن و گوێڕایاڵی ئەو پێغەمبەرش بکەن صلی الله عليه وسلم. قل ئەطیعوا الله پێیان بڵێ گوێڕایاڵی خوا بکەن و ئەطیعوا الرسول و گوێڕایاڵی ئەو پێغەمبەرش بکەن کە محەممەدە صلی الله عليه وسلم. گوێڕایاڵی کردنی خوا و گوێڕایاڵی کردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو یەکە بۆ معلوماتان تایبەتمەندیەکی پێغەمبەری ئێمە جیاوازیەکی پێغەمبەری ئێمە لەگەڵ پێغەمبەرەکانی دیکە ئەوەیە کە عولەما دەفەرمون هەرچی پێغەمبەر هەیە پێش محەممەد صلی الله عليه وسلم هیچیان مشەریع نەبوون تەنها گێنەر بوون یعنی خوا چی پێگوتون لە ناو کتێبەکەیدا بە وەحی هەمان شتیان گەیاندووە بەڵام خوای پەروەردیگار پێغەمبەریشی صلی الله عليه وسلم کردووە بە مشەریع بە شەرعدانەر یعنی چۆن ئێمە واجبە بە قسەی خوا بکەین بە هەمان شێوەش واجبە بە قسەی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم و هەرچی ئاەت هەیە لە قورئاندا بەهۆی فەرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم یا بەهۆی کردەوەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆ ئێمە ڕوون بۆتەوە ئەگەر پێغەمبەر نەبا فەرمودەکانی نەبان کردەوەکانی نەبان لێدوانەکانی پێغەمبەر نەبان صلی الله عليه وسلم ئێمە لە زۆرێک لە ئاەتەکان و لە حەدیثەکان لە ئاەتەکانی خوای پەروەردیگار لە حەڵاڵ و حرامەکان تێنە دەگەیشتین چونکە لە قورئاندا هەموو شتێک بە ئیشارەت و ئاماژە باس کراوە بەڵام بەچی بۆ ئێمە ڕوون بۆتەوە زۆرتر بە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا بە ڕەفتار و کرداری پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە گوێڕایاڵی کردنی خوا چەندە واجبە گوێڕایاڵی کردنی پێغەمبەری صلی الله عليه وسلم بە هەمان شێوە یعنی ناکرێ بڵێ با یەکەم جار بە قسەی خوا بکەین دوایە بە قسەی پێغەمبەر بکەین ئاواش دروست نییە دەبێت بڵێین دەبێت گوێڕایاڵی خوا و پێغەمبەری خوا بکەین بەیەکەوە چونکە شتێکی زۆر بەسیط بێنەوە نوێژێک بە نمونە ئەگەر بتەوێت ئەنجامی بدەیت لە قورئاندا تەنها چی گوتراوە تەنها دەڵێ ئەقیم الصەلاة نوێژ بکە وایە بە نمونە بتەوێت نوێژی عەسر بکەیت ئەگەر حەدیثی پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم ئەگەر لێکدانەوەی پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم نازانی کاتێکی بکەی نوێژی عەسر چونکە لە قورئاندا کاتەکەی تێدا نییە وایە نازانی نوێژی عەسر چەند ڕکعاتە باس ڕکعاتەکانیش نەکراوە نازانی چەند ڕوکنە نوێژی عەسر چونکە ڕوکنەکانیش لە ناو نوێژدا باز نەکراون بۆیە گوێڕایاڵیکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگاتان لێی بێ یەکسانە بە گوێڕایاڵیکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر کەس طبعا تەشویش و گومانی لەسەر شریعەت و دین دروست کردووە خەڵک دەیەوێ خەڵکی بخاتە قەلەقەوە لە دینی خوای گەورەوە بەوەی کە زۆر جار دەڵێ جا خۆ لە قورئاندا فڵان شتە نەهاتووە کە لە قورئاندا نەهاتبێت لە حەدیثی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم هەتا ئەوڕۆ نازانم چەندی ڕاستە و چەندی ڕاست نییە بۆ خۆم گوێم لێ نەبووە هەل ئەساس یەکێک لە مامۆستایەکان گوتوویەتی لە قورئاندا هیچ سزایەک بۆ ئەو کەسەی دانەندراوە کە بە نمونە جلوبەرگی شەرعی و حیجاب ناپۆشێ ئەگەر مەبەستی سزای دنیایی بێ بەڵێ طبعا سزای دنیایی بۆ ئەو کەسە دانەندراوە
کە لسک ناکاوەکو چۆن سزا بۆ زیناکەری دانراوە بۆ قاتیلی دانراوە و بۆ کەسەی دانراوە کە بەنمونە بوختان هەڵدەبەستێ وایە بەڵام سزای قیامەتی بەکام ئاەتە ئەگەر بە سەراحەتیش نەگوترابێ هەر ئافرەتێک لسک نەکاخوا دەیخاتە جەهەنەمێ بەنمونە خوا دەیسووتێنێ ئاەتی کەمان هەیە جارێ خوا دەفەرمێ ئەطیعوا الله وایە وأطيعوا الرسول ها لێرە دەفەرمێ بە قسەی خوای بکە کەواتە خوا پێی گوتووی لچکە یا لچک مەکە جلوبەرگی لەبەرکە یا لەبەر مەکە بەڵێ ئەی لە شوێنی کە نیمانە خوا دەفەرمێت ومن يعص الله ورسوله هەر کەسێک سەرپێچی فەرمانی خوا و فەرمانی پێغمبەر بکە فإن له نار جهنم دەفەرمێ ئاگری دۆزەخ دەیسووتێنێ بۆیە لە قورئان و حەدیثی پێغمبەردا صلی الله عليه وسلم هیچ شتێک نەماوەتەوە باز نەکرێت دەڵێن کاتی خۆی کەسێک لە محەممەد عەبدە یەکێک بۆ لە عالمەکان هاتووە وتوێتی باشە لە قورئانەکەی ئێوەدا خوا دەفەرمێت ما فەڕەتنا فی الکتابی من شەیئین هیچ شتێکمان نەهێشتۆتەوە لە ناو قورئاندا باز نەکرابێت ئەگەر ڕاستە وەرە پێم بڵێ لە تەنەکەیەک ئارد چەند کولێرە دروست دەبێت پرسیارێکی وەک دەڵێ بە حسابی خۆی ئیحرازکەر ئاەتەکە دەفەرمێ هیچ شتێکمان نەهێشتۆتەوە لە قورئاندا باز نەکرابێ ئەویش هاتووە وتوێتی دەی لە فەردەیەک یا لە تەنەکەیەک ئاردی بە نمونە چەند کولێرە دروست دەبێ ئەو پیاوە زانایە تەمان زۆر عاقڵ و شارەزا بووە زۆر فاهیم و تێگەیشتوو بووە بانکی کەسێکی ناناوەی کردووە وەستایەکی کردووە لی پرسیوە فلانە کەس لە تەنەکەیەک ئارد یا لە فەردەیەک ئارد چەند کولێرە دروست دەبێ وتێتی ئەوەندە توێتی خۆجاتۆ لە قورئانێ نەدزانی تۆ پرسیارت کردی لە قورئاندا پێم گوتراوە فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کونتم لا تعلمون پرسیارکەن لە کەسێک کە دەزانێ ئەگەر بۆ خۆت نایزانی بەڵێ لە قورئاندا هیچ شتێک نییە باز نەکرابێ بەڵام هەموو کەس لی تێدەگات هەموو کەس عەقڵی پێدەشکێ یا پێناشکێ بەبێ گومانی ئەو مەوزوعێکی دیکەیە بۆیە کە دەفەرمێ قل ئەطیعوا الله پێیان بڵێ گوێڕایەڵی خوا بکەن گوێڕایەڵی خوا بکەن هەرچی لە قورئاندا خوا فەرمانی کردبێ وأطيعوا الرسول وجويرالي أو پیغمبرش بكن صلى الله عليه وسلم فإن تولوا أجر پشتیان هل کردو جويرالي خوا و پیغمبریان نکرد خفت مخو أي پیغمبر صلى الله عليه وسلم تو تاوان بار نابي فإنما عليه ما حمل بيقمان لسر پیغمبر واجبة أوي كبيس بيردراوة كبريتيا التي لقياندنو تبليغ فإنما بيقمان أوي عليه لسر پیغمبر واجب بووە لەسەر شوێن کەوتوانی پێغمبەر واجب بووە ما حمل ئەو کارێک کە پێیس پێردراوە کە بریتیە لەچی لە داعوەکردن و بانگکردن و گەیاندن پێغمبەر صلی الله عليه وسلم و ئەوەشی کە ئیشی پێغمبەران دەکات تەنها لەسەریەتی دین بگەێنێ بە خەڵکی خەڵکەکە ملکەز دەبێ یا ملکەز نابێت تۆ لەسەر ئەوەی گوناهبار نابی لە قیامەتێ لێت دەپرسن ئەوەی زانی و تەگەیاندوو تەیانەت گەیاندووە بەڵام قەت لێت ناپرسن چەند کەس بە قسەی کردی ئەو کەسەی قسەت بۆ کرد گوێڕایەڵی کردی یان نەیکردی ئەتۆ تەنها تەبلیغ و گەیاندنەکەت لەسەرە پاشان دەفەرمێت وعەلەیکم و لەسەر ئێوەشە ئەی ئینسانینا ئەی ئیماندارینە ما حملتم ئەوەی کە پێتان سپێردراوە کە بریتیە لە گوێڕایەڵیکردن و بەدواکەوتنی پێغمبەر صلی الله عليه وسلم جا دەفەرمێت وئین تطیعوه ئەگەر ئێوە گوێڕایەڵی ئەو پێغمبەرە بکەن صلی الله عليه وسلم تەهتەدوو ڕێگای ڕاست دەدۆزنەوە بەدوای ڕێگای ڕاستکەوتون و ڕێگای بەهەشت و سەرفرازیتان گرتووە وما على الرسول دیسان دەفەرمێت لەسەر پێغمبەر واجب نییە صلى الله عليه وسلم إلا البلاغ المبين تەنها ڕاگەیاندنی دین نەبێ بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا بێ پێچ و پەنا واجبە لەسەر دین بگەێنی بەڵام خەڵک بە قسەت دەکە یا بە قسەت ناکا گوێت لێ دەگرێ یا گوێت لێ ناگرێ ئەوە بابەتێکی دیکەیە هیدایەتی دڵ بەدەست خوایە وەخوای پەروەردیگاریش ئەتۆ محاسبە ناکا وەکو گوتم لەسەر ئەوەی کە فڵان کەس بە قسەی تۆ هیدایەتی وەرگرت یا هیدایەتی وەرنەگرت بەڵام هەر کامێکمان محاسبە دەکرێن لەسەر ئەوەی کە زانی ومانە گەیاندومانە یان نەمان گەیاندووە ئەگەر گەیاندە بێتت ئەتۆ ئیشی خۆت کردووە ئەوە ئیشی پێغمبەران و شوێنکەوتوانی پێغمبەرانە ئەوەشی کە تۆ قسەکەت بۆ کردووە ئەگەر جێبەجێی کردبێ قسەکەی تۆ فەرمودەکەی خوا فەرمودەکەی پێغمبەر کە پێت گەیاندووە صلی الله عليه وسلم ئەویش ئەرکەکەی خۆی جێبەجێ کردووە ئەگەر جێبەجێی کردبوو تەمان نور عەلا نور خێرەکە بۆ خۆیتی و بۆ تۆشە کە بانگت کردووە و ئەگەریش جێبەجێی نەکرد ئەو گوناهبارە ئەتۆش خێری خۆت گەیشتۆتە چونکە تۆ گەیاندوتە
ئەتۆ پەیامەکەی خۆت گەیاندووە جا ئاەتەکە بەو شێوەیە قل ئەطیعوا الله وأطیعوا الرسول پێیان بڵێ گوێڕایاڵی خوا و شوێڕایاڵی ئەو پێغەمبەرە بکەن صلی الله عليه وسلم فإن تولوا ئەگەر پشتیان هەڵکرد و گوێڕایاڵ نەبوون فإنما عليه بێگومان ئەوەی لەسەر پێغەمبەر واجبە ما حمل ئەو کارەیە کە پێی سپێردراوە کە خراوەتە سەرشانی وعليكم ولسر ايوج واجبه ما حملتم اوي خراوه سرتان و بيتان سپێردراوە کە گوێڕایاڵیە یعنی پێغەمبەر گەیاندنی لەسەرە گەیاندنی پێ سپێردراوە شوێن کەوتوانیشی جێبەجێکردنیان پێ سپێردراوە وئن تطیعوه ئەگەر ئێوە شەرتە ها ئەگەر گوێڕایاڵی پێغەمبەر بکەن تەهتەدوو ڕێگای ڕاست دەگرن ئەگەر گوێڕایاڵیت نەکرد یعنی ڕێگاکەت سەقەتە ڕێگاکەت هەڵەیە وما على الرسول لسر پیغمبر واجب نییە إلا البلاغ المبين تەنها گەیاندنی پەیام و دینەکەی نەبێ بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا پاشان خوا دەفەرمێتی وعد الله الذين آمنوا منكم بەڵێنی داوە خوای گەورە بەو کەسانەی کە ئیماندارن لە ئێوە وعملوا الصالحات ئەوانەی کار و کردەوەی چاکیشیان کردووە ئەو دوو مەرجە وعد الله بەڵێنی داوە خوا بەچێ الذين آمنوا منكم ئەوانەی کە ئیمانداری باشن لەناو ئێوەدا يعني لركنكاني إيمان دا كيشيان نية لدلوا إيمانيان بهر شج ركنكي إيمان هي وعملوا الصالحات ببيت واناش كارو كردوي تاكيان أنجام داو أويك إيمانيان بيتي جبجيان كردوا خوا وعدي سي بيداون خوا وعدي داوا كلا يستخلفنهم بدل نيايوا دان كما دا صلاة دارو نشتجي في الأرض لسر زويدا كما استخلف هر وكو سون كردنيا نشتجي كردنيا دا صلاة دار الذين من قبلهم أو إيمان دارانشي كالبيش أوان دابون ها كات خوي موسى سلامي خواه لسربي لبرانبر فرعون دا وستابو يو بلام لبروي أوي خوي أوي لقلي دابون إيمان دار بونو عملي صالحيان كردبو خواه قورا فرعوني بولنا وبردن أواني هنا شويني فرعون وكات خوي نمروذ ها دجي إبراهيم پیغمبر بو سلامي خواه لسربي بەڵام کە ئیبراهیم ئامادە بوو لە پێناوی خوای گەورەدا بچێتە ئاگر و بسووتێ و ئاوارە ببێ و دەور بەدەر ببێ هەرچی وەک دەڵێ خوا ئەمری پێکرد جێبەجێ کرد خوای پەروەردگار ئەوی ژێر خست و ئەوی سەرخست بۆیە دەفەرمێت خوای گەورە بەڵێنی داوە بەو کەسانێک کە ئیماندارن لە ئێوە و کار و کردەوەی چاکە ئەنجام دەدەن کە لەیەستەخلیفەنەهم فی الأرض بەدڵنیاییەوە خوای گەورە نیشتەجێیان دەکات لە ناو زەویدا کەمە استەخلەفە الذین من قبلهم هەر وەکو چۆن نیشتەجێی کردن ئەوانەشی کە لە پێش ئەوان دابوون وَلَيُمَكِّنَنَّ لَهُمْ دِينَهُمُ الَّذِي ارْتَضَى وَلَيُمَكِّنَنَّ لَهُمْ وبەبێ گومانی دەسەپێنێ يعني دەچەسپێنێ بۆیان نیشتە يعني دەیکاتە دەسەڵاتدار بۆیان دینەهم الذي ارتضى لهم ئەو ئاینەی کە خوای پەروەردگار ڕازیە ببێتە ئاینیان و ببێتە بەرنامەیان ببێتە شەریعەتیان ئەو جار وَلَيُبَدِّلَنَّهُم مِّن بَعْدِ خَوْفِهِمْ ئَمْنًا وەخوای گەورە بەڵێنی داوە وعدی داوە بۆیان بگۆڕێ ئەو ترس و لەرزەی کە ئێستا تێیدان بە ئەمینی و بە پارێزراوی بە شێوەیەک یعبودوننی ولا یشریکون بی شەیئا بەنداتی من بکەن و هیچ هاوبەش و شەریکێک بۆ خوای گەورە بڕیار نەدەن ومن كفر بعد ذلك هر کەسێک بێ باوەڕ بێ دوای ئەوە فأولئك هم الفاسقون ئەوانە لە فەرمانی خوای پەروەردگار دەرچوون و بە ئەمری خوای گەورەیان کردووە وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات بەڵێنی داوە خوای گەورە بەو کەسانەی کە ئیمانیان هێناوە لە ئێوە وەکار و کردەوەی چاکەیان ئەنجام داوە کە لەیەستەخلیفەنەهم في الأرض خوای گەورە وعدی داوە نیشتەجێیان کە بیان کاتە دەسەڵاتدار و جێنشین لەسەر زەوی کەمە استەخلەفە الذین من قبلهم هەر وەکو چۆن نیشتەجێی کردن و کردنی بەدەسەڵاتدار ئەو گەلانەشی کە لە پێش ئیماندارانی سەردەمی محەممەد پێغمبەر دابوون صلی الله عليه وسلم ئەو بەڵێنی یەکەم بەڵێنی دووهەم وەلەیومەکینەنە لەهم و بەڵێنی داوە خوای گەورە بەرقەراری کە بۆ ئیمانداران ئەو ئاینەی کە خوای گەورە ڕازیە لێی کە ببێتە ئاینیان و جێبەجێکەن خوا وعدی داوە خوا بەڵێنی داوە وەلەیومەکینەنە لەهم بی سەپێنێ بۆیان جێگیری کا بۆیان پیادەی کا بۆیان
سەری خابۆیان ئەو ئاینەی کە الذي ارتضى لهم ئەو ئاینەی کە خوای گەورە ڕازیە بۆ ئیمانداران دینداری پێوە بکەن کە دینی محەممەدە صلی الله عليه وسلم وَلَيُبَدِّلَنَّهُم مِّن بَعْدِ خَوْفِهِمْ أَمْنًا وەخوای پەروەردیگار بەڵێنی داوە کە ئەو ترس و لەرزەی کە ئێستا ئیمانداران تێدانە بۆیان بگۆڕێ بە ئەمینی و بە نەترسان يعبدونني لا يشركون بي شيئا بزورك تاوان لێدێ من دەپەرستن خوا دەفەرمێت بەنداتی بۆ من دەکەن و هاوبەش و شەریک بۆ من بڕیار نادەن ومن كفر بعد ذلك هەر کەسێک بێ باوەڕ ببێتەوە دوای ئەوەی کە ئیمانی هێناوە دوای ئەوەی کە خوای گەورە ئیمان مسلمانانی سەرخستووە دوای ئەوەی کە مسلمانان دینیان پیادە کردووە و دینی ئیسلام بەرقەرار بووە فأولئك هم الفاسقون ئەوانە لە فەرمانی خوای پەروەردگار دەرچوون کە ئەو ئاەتە کاتی خۆی کە مسلمانان طبعا هیچ معلومە سەرەتا کە 13 ساڵ لە مەککەی بوون بەبەردەوامی مسلمانان لە ناو ترس و لەرزدا دەژیان وە کاتێکیش کۆچیان کرد بۆ مەککەی سەرەتا مسلمانان هەمیشە بە چەک و سیلاحەوە دەبوایە بخەون لە ترسی ئەوەی نەوەک لە ناکاو ناحەزێک و دژمنێک بێتە سەریان چونکە دەوروبەریان هەمویان کەسانی بێدین و خراپەکار بوون چوونە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتیان ئەی پێغەمبەری خوا تا سەر ئێمە دەبێ هەر لەو ترس و لەرزەی دابین لەو کاتەدا تەمان خوای پەروەردگار ئەو ئاەتەی ناردە خوارێ کە وعدیدا بەڵێنیدا خوای پەروەردگار کە کۆمەڵێک شت بۆ ئیمانداران بکە بەڵێنی یەکەم کە لە ئاەتەکەیدا باس کراوە بەڵام بەمەرجی چی بەمەرجی ئەوەی ئیماندار بی کار و کردەوەی بکەیت کار و کردەوەکانت باش بن هەر کۆمەڵێک ئیماندار بێت و کار و کردەوەی چاکە ئەنجام بدا و خوای گەورە بەڵێنی داوە بیکاتە نیشتەجێ و دەسەڵاتداری سەرزەوی یعنی دوژمنەکانی ناحەزەکانی بێباوەڕەکان لەناو ببە لە شوێنی ئەوان ئیمانداران بکاتە دەسەڵاتدار ئەوە بەڵێنی یەکەم بەڵێنی دووهەم کە ئیسلام تەمان ئاینتە ئیسلام شەریعەتە خوای گەورە وعدی داوە هەرچی ئاینی دیکەیە پوچی کاتەوە بەتاڵی کاتەوە بێڕێزی کە لە شوێنیدا ئاینی ئیسلام شکۆمەند و گەورە و دەسەڵات ببێت دەسەڵاتدار و حکمی پێ بکرێ واروها بەڵێنی سێم ئەوەیە کەم ئیمانداران ئەگەر لە زەمنێکدا ترسیان لەسەر بوو بێت و لە بتپەرستان ترسابن خوای پەروەردگار ترسەکەیان لەسەر لا دەبا دەیان خاتە ئەو پەڕی ئەمن و ئەمانیەوە جا پێغمبەر صلی الله عليه وسلم هەر لە حیاتدا بوو طبعا کە لە جەنگی بەدردا خوای پەروەردگار جارێک سەری خستن لە ئەحزابدا سەری خستن فەتحی مەکەی بەنسیب کردن نیوە دوورگەی عەرەبی هەر لە تەمەنی پێغمبەردا صلی الله عليه وسلم هەر هەمووی بوو بە مسلمان و بتپەرستی تێدا نەما و هەر پێغمبەر لە حیاتدا بوو کە وعدی بە ئیمانداراندا کە تەختی کیسرا و بازنەکانی کیسرا کە ئەو کاتی گەورەترین دەسەڵاتداری دنیا بوون پێغمبەر وعدی بە ئیمانداراندا کە کیسرا و ئەوەی کە هەیەی دەکەوێتە ژێردەستی مسلمانان ئەو بوو لە سەردەمی خلافەتی ئیسلامیدا لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا طبعا ئەو وعدەی پێغمبەری خوش صلی الله عليه وسلم هاتە جێ لەو شوێنانەی کە مسلمانان تێیدا دەسەڵاتدار و نیشتەجێ بوون هیچ کەسێک ترس و لەرزی لەسەر نەمابوو بەوانەشی کەجوولەکە و مەسیحی بوون ئەوانەشی کەجوولەکە و مەسیحی بوون لە سایەی ئیسلام و لە سایەی دەسەڵاتی ئیسلامیدا ترسیان لەسەر نەبوو و ئەوانەی کە ئیمانداریشن بەبێ گومانی نەدەترسان خوای گەورە هەموو وعدەکانی هەموو بەڵێنەکانی بۆ هێنانەجێ ئاەتی دواتر خوا دەفەرمێت و ئەقیموا الصەلاة و ئاتوا الزەکاتە نوێژەکانتان بە جوانی ئەنجام بدەن و ئاتوا الزەکاتە و زەکات لە ماڵەکانیشتان دەرکەن و ئەطیعوا الرەسوولە و گوێڕایاڵی ئەو پێغەمبەرەش بکەن صلی الله عليه وسلم لعلكم ترحمون بۆ ئەوەی خوای گەورە بەزەیی پێتان دابێتەوە و ئەقیموا الصەلاة نوێژەکانتان بکەن بە باشی بە چاکی کە جارێکە باسمان کردو یعنی ڕکوع و سجود و ڕواڵەتی نوێژەکەتان با جوان بێ بەو شێوازە بێ کە پێغەمبەر کردوێتی صلی الله عليه وسلم و بە خشوع و ملکەتی دڵەوە نوێژەکانتان بکەن و زەکات بە نیەتی خاوێن بوونەوەی خۆت و دڵت و ماڵت لە ماڵەکەت دەرکە و گوێڕایاڵی ئەو پێغەمبەرش بکە صلی الله عليه وسلم بە پێی توانە لعلكم بۆ ئەوەی خوای گەورە ڕەحمت پێ بکە خوای گەورە بەزەیی پێت دابێتەوە بۆیە هەر کەسێک نوێژەکانی مسۆگەر بن بەو شێوازەی کە خوا دەیەوێ زەکات و ئەوەی واجبە لە سەریەتی ئەگەر وەکو خۆی بیدا بە نیەتی خاوێن و باش ئەوەندەی توانیشی بە قسەی پێغمبەر بکە صلی الله عليه وسلم بە دڵنیاییەوە خوای گەورە لە قیامەتدا
ڕەحمی پێدەکات و ڕەحمی خوای پەروەردگاری مسۆگەرە. ئەو جار دەفەرمێت لا تحسبن الذين كفروا معجزين في الأرض باوا گومان نەبن ئەو کەسانەی کە بێ باوەڕن کە ئێمە بێدەسەڵات و بێتواناین لەسەر زەویدا، یان باوا گومان نەبن ئەو کەسانەی کە بێ باوەڕن دەتوانن لە دەستی ئێمە لە سزای ئێمە لە تۆڵەی ئێمە ڕزگاریان ببێ لەسەر زەوی. لەسەر زەویدا شوێنێک نییە کەسی بێ باوەڕ بسێ تێیدا بحەوێتەوە، تێیدا بخەوێت، تێیدا دانیشێ دەسەڵاتی خوا نەیگاتێ خۆ. شوێنێک هەیە لە کەوندا خوا علمی پێی نەبێ، خوا دەسەڵاتی بەسەردا نەشکێ نەعوذ بالله، خوای گەورە ئەو کەسە نەبینێ، خوای گەورە ئاگای لێ نەبێ کەسە کەسە دەکات، بێگومان نییە. کەواتە لە هەر شوێنێک بی لەسەر زەوی ئەگەر خوای گەورە بیەوێ عقوبەتدا و بیەوێ سزات دەدا ئینسان هیچیشی پێ ناکرێت. وایە ئەو جستەی کە ئینسان گوناهی پێ دەکات، خوا دەفەرمێت لە سوورەتی یاسیندا چاوە ئەگەر گوناهی پێ دەکەی خوا دەتوانێت بینایەکەت بەدەست شێ بەدەست خوا لێت بستێنێتەوە. دەستێک کە زوڵمی پێ دەکەی خوای گەورە ئیفلیجی کا، خاچێک کە پێی دەڕۆی بۆ گوناه خوای گەورە لە ئیشی خا لە ڕۆیشتنی خا، عەقڵ و مێشکێکە خراپی پێبیر دەکەیەوە خوای گەورە دەتوانێت لە ئیشی خات و لە کاری خات و هیچ نەتوانێت هیچ فکرکردنەوەیەکی پێ بکەیت. بۆیە خوا دەفەرمێت وەلا لا تحسبن الذين كفروا باوا گومان نەبن ئەو کەسانەی کە بێ باوەڕن معجزين في الأرض، یعنی دەتوانن خوای گەورە دەستەوەستان کەن لە زەویدا لە دەست و دەسەڵات و هێزی خوای پەروەردگار ڕزگاریان بێ لە زەوی. ومأواهم النار، ئەنجا شوێنی ئەوان ئاگرە، ولبئس المصير وخرابترین سەرنجامیش بریتە لە جەهەنەم کە ئەگەر ئینسان تێیدا بمێنێتەوە و تێیدا نیشتەجێ بێ. کەسی کافر کاتێک خراپەیەکی دەکا تەمان خوای گەورە ئەگەر سزایدا تەمان بەبێ گومانی ئەوە سزای دنیایی وەرگرتووە لەبەر وەبری قیامەتێ نەکەوتووە. ئەدی ئەگەر کەسێک هەر کافر بوو لە دنیاشدا سزای هەر وەرنەگرت، بەڵگەیە لەسەر چی؟ بەڵگەیە لەسەرەوەی کە خوا زۆری خۆش دەوێ یاخوا زۆر ڕقی لێتی. بێگومان بەڵگەیە لەسەرەوەی کە خوای گەورە زۆر ڕقی لێتی، چونکە خوا ئەگەر کەسێکی ڕق لێ بوو چ دەکا؟ سزاکەی لەسەر لادەبا، ناڕەحەتیەکانی دنیای لەسەر لادەبا، سزاکەی بۆ هەڵدەگرێ بۆ قیامەتێ. بۆیە خوا دەفەرمێت لا تحسبن الذين كفروا معجزين في الأرض باوا گومان نەبن ئەو کەسانەی کە بێ باوەڕن کە دەتوانن لە دەسەڵات و هێزی خوای گەورە و سزای خوای گەورە ڕزگاریان ببێ لە زەوی. ئەگەر ڕزگاریشیان بوو فەرزەن خوا لە دنیادا سزای نەدان بە ئاگایان لێبێ ومەواهم النار، شوێنی هەر هەمویان ئاگرە، ولبئس المصير خراپترین سەرنجامیش ئاگرە، خوا پەناماندا ئینسان تێیدا نیشتەجێ ببێ. ئەو جار خوای گەورە حکمێکی دیکە یاسایەکی دیکە دەفەرمێت یا ئەیها الذين آمنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە ليستأذنكم الذين ملكت أيمانكم با مۆڵەتتان لێوەرگرن ئەو کەسانەی کە وەکو کەنیسە لەژێر دەستاندان. یا ئەیها الذين آمنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە ليستأذنكم با مۆڵەتتان لێوەرگرن الذين ملكت أيمانكم ئەوانەی کە وەکو کەنیسە لەژێر دەستاندانە خزمەتکارەکانتان با مۆڵەتتان لێوەرگرن. والذين لم يبلغوا الحلم منكم و ئەوانەشی کە نەگەیشتونەتە تەمەنی باڵغ بوون با مۆڵەتتان لێوەربگرن بە تایبەتی لە 3 مەڕات لە 3 کاتی تایبەتدا. بە تایبەتی تەمەن ئەو فەرمانە بۆ چێیە؟ بۆ ژن و مێردەکان، تەمەن دایک و باوک ژن و مێرد ئەگەر لە ماڵدا خزمەتکاریان هەبێ، تەمەن ئەوەی کە کاتی خۆی کەنیسەیان هەبووە، یان ئەگەر منداڵی ناباڵغیان هەبێ واجبە لەسەریان خزمەتکارەکانیان و منداڵەکانیشیان فێرکەن ئەگەر باڵغیشیان نەبوو بێ لە 3 کاتدا بە هیچ شێوەیەکی نەچنە ئەو ژوورەی کە تایبەتە بە دایک و باوکیان یان تایبەتە بە ژن و مێرد مەرزنیە داک و باب بنجاری وایە لەوانێ برا و براژن بێیان کەسێکی دیکە بێ کە بەیەکەوە دەژێن. یەکەمیان من قبلی سەڵاتی الفەجر لە پێش نوێژی بەیانی، پێش نوێژی بەیانی کاتێکی تایبەتە هەر کەسێک لە ژووری تایبەتی خۆیدا بە جۆرێک لەوانەیە بخەوێ، لەو حاڵەتەدا هەتا منداڵی ناباڵغیش دەبێ فێر بکرێ، خزمەتکاریش دەبێ فێر بکرێ، ئەگەر ویستی بسێ مۆڵەت وەرگرێ. وحين تضعون ثيابكم من الظهيرة وكاتك زلكانتان دادنن لكاتي نيورو كاتي خوتن كاتي إسراحتي نيورويان كعادة لهندك شوينان عادة عرف وابوا بيش أو نواجي نيورويا ببيك السنة شروايا
قەیلوولەیان کردووە ئاتۆزێک خەوتون کە سنەتەکە ئەوەیان باشترە بەڵام لە وڵاتی ئێمە تەمان عادەتەکە گۆڕدراوە بە دوانی و ڕۆیان بە تایبەتی لە هاوینان و کاتە گەرمەکاندا لەو کاتانەدا خەڵک ئیسراحەت دەکا مەفروزە لەو کاتانەدا منداڵ فێر بکرێ کە ئێستا بەس منداڵ زۆرە لەو کاتانەدا نەچێتە ژوورە تایبەتی کەسەکان ومن بعد صلاة بەڵێ ومن بعد صلاة العشاء وهروها دوای نوێژی عیشاش کە کاتی خەوتنە و کاتی خۆ حازرکردنە بۆ خەو ئەوانە ثلاث عورات لكم خوا دەفەرمێ سێ کاتی تایبەت و داپۆشرا و تایبەتن بە خۆتان واضحە تایرە بەڵام ليس عليكم ولا عليهم جناح لەسەر ئێوە گوناه نییە و لەسەر منداڵ و خزمەتکارەکانیش گوناه نییە بعدهن دوای ئەو سێ کاتانە ئەگەر بەبێ مۆڵەتیش بستنە ژوورە تایبەتیەکان جگە لەو سێ کاتە منداڵی ناباڵغ وەک ئەوەی کە خزمەتکارە لە ماڵەکەیدا ئەگەر بە بێ مۆڵەت و بەبێ ئیجازەش بچێتە ژوورە تایبەتیەکانەوە لە غەیری ئەو سێ کاتەدا نە منداڵەکە تەمان منداڵ هەر گوناهی لەسەر نییە بەڵام خزمەتکارەکە و نە گەورەکانیش هیچ گوناهیان لەسەر نییە بۆ چونکە تەوافون عەلەیکم بعضكم على بعض ئێوە هێندێکتان بەبەردەوامی هاتوچۆتەکەن بەسەر هێندێکتاندا بەبەردەوامی منداڵ دێت و دەڕوا لە دەقەیەکیدا چەند جار دەرگای دەکاتەوە وانە دەچێتەوە ژوورێ هەموو جار فێریکەی لە دەرگایدا و فەرموویکە و بێتەوە ئەوە تۆزێک زەحمەتە بۆیە خوا دەفەرمێت لەبەرەوەی تەوافون عەلەیکم بعضكم على بعض ئێوە هێندێکتان بەسەر هێندێکتاندا هاتوچۆ دەکەن كذلك يبين الله لكم الآيات بمشي ويخواي جورا رندكاتو بو ايو بلغو نشانكاني والله عليم حكيم خواي جورا زاناو دانايا زانايا بنيتي دلكانتان وحكم برياركانشي لشويني خويدان اگر سيري آياتكي كينو يا أيها الذين آمنوا أي أوانك إيمانتان هناوا ليستأذنكم الذين ملكت أيمانكم با مولتان ليور بقرن أوانيك لەژێر دەستاندان و خزمەتکارتانن والذین لم يبلغوا الحلم منكم و ئەو منداڵانەشی کە ئیخۆتان و نەگەیشتونەتە تەمەنی باڵغ بوون ثلاث مرات لە سێ کاتدا من قبل صلاة الفجر لە پێش نوێژی بەیانی وحين تضعون ثيابكم من الظهيرة و ئەو کاتەی دادەنێن جلەکانتان لە نیوڕۆیاندا بۆ پشودان و ئیسراحەت ومن بعد صلاة العشاء ولدواي أنجامداني نويجي عشاء خو حاضر كردن بو خوتن ثلاث عورات لكم أوان السيكات دا بوشراو تايبة بخوتان بلام ليس عليكم ولا عليهم جناح بعدهن نأي وجناهتان دقاتي نأوانج جناهيان دقاتي كزيق لو سيكاتانا بين لاتان يان ببي مولت بين جور چونکە تەوافون عەلەیکم بعضكم على بعض ئێوە بەناچاری بەبەردەوامی هێندێکتان هاتوچۆ دەکەن و دەسوڕێنەوە بەسەر یەکتریدا كذلك يبين الله لكم الآيات بەم شێوەیە ڕوون دەکاتەوە خوای گەورە بۆ ئێوە بەڵگە و نیشانەکانی خۆی والله عليم حكيم خوای گەورە زانا و دانایە لە ئاەتی دواتردا هەر تەواوکەر دەفەرمێت وإذا بلغ الأطفال منكم الحلم هەر کاتێک منداڵەکانتان گەیشتنە تەمەنی باڵغ بوون وإذا بلغ هەر کاتێک گەیشتن الأطفال منداڵەکان منكم لە ئێوە منداڵەکانی ئێوە الحلمە بە تەمەنی باڵغ بوون و بلوغیان بوو فليستأذنوا با مۆڵەتتان لێوەرگرن فێریان کەن با مۆڵەتتان لێوەرگرن كما استأذن الذين من قبلهم هەر وەکو چۆن مۆڵەتیان وەردەگرت ئەوانەی پێشووترمان باس کردن پێشتر باسی کەسی بێگانەمان کرد گوتمان مەچونە هیچ ماڵێکەوە هەتا خۆتان دەناسێن و سەلام دەکەن و مۆڵەت وەردەگرن وایە منداڵی باڵغ بووش منداڵی گەورە نابێ بچێتە ژووری دایک و باوکی ژووری ژنومێرد و ژوورە هەتا خوشک و برایەکانیشی لە شوێنی تایبەتی خۆیان بەبێ ئیجازە وەرگرتن و بەبێ مۆڵەت وەرگرتن چونکە ئەو کەسەی لە ژووری تایبەتی خۆیەتی لە شوێنی تایبەتی خۆیەتی لەوانەیە بە جۆرێک بێ حەز نەکا خوشک و برایەکانی خۆشی بەو شێوازە ببینن بۆیە لەو ئەوانەی کە گەورەنە تاوان مۆڵەت وەرگرتن هەمیشە کارێکی باشە هەر وەکو چۆن بۆ خەڵکی دیکە باشە وإذا بلغ الأطفال منكم الحلم هەر کاتێک منداڵەکان لە ئێوە منداڵەکانی ئێوە گەیشتنە تەمەنی باڵغ بوون فليستأذنوا با مۆڵەت وەرگرن
كما استأذن الذين من قبلهم هر وكو چون مولتيان وردقر اواني بيشوتر كذلك يبين الله لكم آياته بمشي ويروندكات وخواب ايوه بلغو نشانكاني خوي والله عليم حكيم خوي قورا زانا بنيتي دلكانتان بكرداركانتان وحكيم بريارو ياساو قاعدة كانشي لشوين خويدان آخر آيات دفرمد والقواعد من النساء أواني كدانشتون لآفرتان دانشتون لآفرتان يعني تي آياتكي ها بشكي ديك تفسير ديك دفرمد اللاتي أو جناني لا يرجون نكاحا هيش حزو آرزويشي شو كردنويان لدل دانية أو آفرتاني قواعد دانشتون ما بس يوين ناؤميد بونوازيان هنا ولا تي لشو كردن ولا مير كردن أو ميلي مير كردنويان لدل دان نماوە اللاتي ئەو ژنانەی لا يرجون نكاحا کە مەیلی ژن و مێردایەتیان نییە و بەتەمای تاوان مێردکردن نین کە ئێستا جیاوازە ها جاری وهەیە ئافرەت گەنجە لەوانەیە بەرنامەی مێردکردنەوەی نەبێ ها بەڵام حەزی مێردکردنەوەی هەیە ئەوانە نا ها ئەوانەی کە لە ڕۆی بەهۆی تەمەنەوە ها بە ساڵدا چوون تەمەن وای لێ کردووە ڕغبەتی ژن و مێردایەتیان نەمێنێ ها دەنا ها ئێستا عورفی هێندێک بنە ماڵە و هێندێک شوێن و هێندێک کەس وایە ئافرەت لە تەمەنی زۆر گەنجیشدا لێی بقەومێ شوکردنەوە و مێردکردنەوەی لێ دەبێتە عیبە یان ئێستا لەبەر هێندێک عورف و عادەت بەتایبەتی ئەوانەی مێردیان دەمرێ خەڵک لێیان دەکا بە قسە جاری وهەیە ئەگەر یا جاری وهەیە کەسەکە لەبەر منداڵی یا لەبەر خزم و کەسی مێردی یا خۆی شو ناکاتە ئەوانە نا ئەوانەی گەنجن ها ئەوانە حکمی حەزەکە هەیە بەڵام عورفەکە نایهێڵێ ئەوانە نا ئەوەی بەهۆی تەمەنەوە گەیشتونە تەمەنێک مەیلیان نییە لە دڵدا حەزیان بۆ ژن و مێردایەتی ناچێ حکمەکە تایبەتە بەو کەسانە ئەو ئافرەتانەی والقواعد من النساء دانشتون و وازیان هێناوە لە شوکردنەوە اللاتي لا يرجون نكاحا ئەوانەی کە ناخوازن و نانەوێ شو بکەنەوە و مەیلی شوکردنەوەیان نییە فليس عليهن جناح ئەو جۆرە ئافرەتانە هیچ گوناهێکیان ناگاتێ ئەی یەضعن ثیابهن کە دانێن جلەکانیان دانێن جلەکانیان مەبەستیەوە نی خۆیان ڕوتکەنەوە ها بۆ معلوماتان یعنی جلە زیادەکان ها لە ئاەتانی پێشووتردا باسمان نەکرد کە ئافرەت لە ماڵێدا جلێکی لەبەرە وایە بەڵام کە دەچێتە دەرێ بۆی جوانی ئەو جلانە بشارێتەوە عەبایەکی بەسەر خۆی دادەدا بە نمونە مانتۆیەکی بەسەر خۆی دادێنێ وایە جلێکی وەک دەڵێ بەسەر خۆی دادێنێ کە زۆر زرق و برق و ڕازاوە نییە ئافرەتی بەتەمەن ئەگەر ئەوەی بەکار نهێنێ اعتیادیە بەعکسی وڵاتی ئێمەوانە ئێستا ئافرەتی بەتەمەن بە کامل مواسەفات خۆیاندا دەپۆشن وانە ئەوانەی بە ساڵدا چوون و تەمان هیچ مەیل و حەزێکی نەخۆیان هەیەە نەکەسیش حەز و مەیلی هەیە لە بەرامبەریاندا ئەوانەی گەنجن و کە پێویستە خۆیاندا پۆشن ئەو کە بە پێچەوانە تەمان تەواو تەواو عەکسە بەڕاستی ئافرەتێک بە ساڵدا چوو بێت و فعلەن حەز و ڕەغبەتی مێردکردنی نەبێ لە ماڵێدا چزلێکی لەبەرە من تۆزە دەستی دیارە تۆزە پرچی دیارە یان ئەو جلە وەک دەڵێ داپۆشەرەی پێوە نیە تەبیعیە تەبەن دژڕاتە دەرێ بۆ چونکە حەزی نییە و کەس حەزی لە بەرامبەریدا نییە ئەوان گوناهیان ناگاتێ چونکە ئاەتەکەی دیکە دەفەرمێت غەیڕە متەبەرجات بزینە بەمەرجێک ئەویش خۆی نەڕازێنێتەوە بە جوانیەکی زیادە ها غەیڕە متەبەرجات بەمەرجێک خۆی دەرنەخات و خۆی دەڕازێنێتەوە بزینە بە جوانیەکی زیاد لە خۆی ها ئافرەتی بەتەمەنیش بۆی نییە بسێ جلێک لەبەر کات بە نمونە کە تەواو تەواو عەکس بێ لەگەڵ تەمەنەکە یان تەواو تەواو پێوە دیار بێ کە جلی وەک دەڵێ عرزکردن و خۆ دەرخستنە یان ئەو دا و دەرمان و وەک دەڵی گۆڕانکاری هێنانە بەسەر پێست و ئەوانەی خۆیدا بۆ ئەو تەمەنانش ئەوانە جایز نینە ئەو جارخوا دەفەرمێ وەئەی یەستەعفیفنە ئەگەر لەو تەمەنەشدا خۆیان بەدوور بگرن لە خۆ دەرخستن و خۆ ڕازاندنەوە هەر خەیڕون لەهونە چاکترە بۆیان ها بەو تەمەنەش ها ئافرەت ئەگەر بە ساڵیشدا چوو بێت مەیلی بەلای هیچ پیاوێکیدا نەچێ و هیچ پیاوێکیش لە بەرامبەریدا مەیلی نەبێ گەر زەقا و زەقیش تەماشای کە ئەگەر بەتەنش لەگەڵی بێ هەر چاکترە خۆی داپۆشێ هەر چاکترە خۆی دەرنەخا هەر چاکترە وەک دەڵێ وەکو گەنجێک خۆی دابپۆشێ بەڵام ئەگەر وەک دەڵێ ئیلتیزامی نەکرد و پابند نەبوو وەکو کەسێکی گەنج کە پێویستە پابند بێ گوناهی ناگاتێ والله سميع عليم خوای گەورە بیسەری قسەکانتانە و ئاگاداری نیەتی دڵەکانیشتانە آخر آياتك والقواعد من النساء ئەوانەی کە وازیان هێناوە لە ئافرەتان لە شوکردنەوە اللاتي لا يرجون نكاحا ئەوانەی کە بەتەمای
مێردکردن نین و حەزی مێردکردنیان نییە فليس عليهن جناح گوناهیان ناگاتێ ئەی یەضعن ثیابهن دانێن جلە زیادەکان جلەکانی سەرێ ئەو جلانەی کە وەک دەڵێ داپۆشەرن و جوانیەکانی خوارێدا دەپۆشن ئەو جلانە گوناهیان ناگاتێ دانێن چونکە دەفەرمێت غەیڕە متەبەرجاتین بیجینە بەمەرجێک خۆیان بە جوانیەکی زیادەوە دەرنەخەن و نەڕازێننەوە و ئەی یەستەعفیفنە و ئەگەر ئەو تەمەنانەش خۆیان بە دوور بگرن و خۆیان بەک دەڵێ پابەندکەن بە جلە شەرعیەکانەوە چاکترە بۆیان والله سميع عليم خوای گەورە بیسەر و زانایە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه